لەیەکێک لە یاریەکانی هەفتەی چواردەی خولی نایابی کوردستان هەندرێن لەسەر یارگای خۆی میوانداری برایەتی هاوشاری کرد. هەردوو تیب لە سەرەتای یاریەکەەوە کۆمەڵێک دەرفەتی گۆڵیان لە پێش بوو تا گۆڕانکاری لە ئەنجام یاریەکە بکەن. هەندرێن دەرفەتی ئاسانتری لە پێش بوو بە گۆڵ بگات، مامەڵەی دروست لەگەڵ هێرشەکان نەدەکرا. لە خولەکی 39 کۆسرەت بایز بە لێدانێکی ڕاستەوخۆ توانی گۆڵی یەکەم بۆ تیپەکەی تۆمار بکات و هەندرێن لە یاریەکە پێش بخات. بەر لە کۆتایی هاتنی نیوە یەکەم خاوەن ماڵ بە گۆڵی دووەمیش گەیشت، زەکەریا تاڕق بە هەڵا لەسەر خۆیانی تۆمار کرد. لا نیوەی دۆمبرایەتی میوان باڵا دەستر بوو، هەوڵەکانی بۆ کەمکردنەوەی جیاوازیەکە بوو. لە کۆتاخولەکانی یاریەکە ئالێکس جۆرجۆس گۆڵێکی بۆ برایەتی تۆمار کردو، یاریەکەش بە سەرکەوتنی هەندرێن بە 2 گۆڵ بەرامبەر گۆڵێک بە کۆتایی هات. بەڕاستی ئەو یاری ناو یاریگە خۆمان بوو، یعنی 3 خاڵ پێویست بوو. سوپاس بۆ خوا هەرچەندە لە ڕووی مەراکزەکان ناوە قسەی زۆرمانی هەم لە ئیساب هەم یاریزانەکانیشمان لە خولی عراقی نەهات بوون، بەڵام سوپاس بۆ خوا ئەمڕۆ توانیمان یاریەکانی تر بەڕاستی فرسەماڵوورێک دە گۆڵمان، بەڵام ئەو ڕۆمۆفەق من گۆڵیان کرد. ئینشاڵڵا لە بۆ یاریەکانیدا توش و مەرحەلەی دووەم یانەی هەندرێن بە شێوەیەکی باشتر دەبینری. بەس جار بجار یاریزان درۆژی خۆ نەبوو، شۆتی یەکەم ئەمە درۆژی خۆ نەبوو، شۆتی دووەم مەسەیتر بوو لەسەر گێمە وەک درێ لە بیدایەتەوە حیا ئاخیرێ، بەس وەک درێ ئەو کەسافەمە هجومی نەبوو لە پێشەوە زیاتر ئەمە داخلی منطقەی جەزا نەبوون، گۆلەکە تاخیر بوو فقط لا غێر، ئەو مشکلێ مەبوو. بەم سەرکەوتنە هەندرێن کۆی خاڵەکانی بۆ 13 خاڵ بەرز کردەوە و لە خانەی 12 ڕیزبەندی دەبیندرێت، برایەتیش بە 16 خاڵەکەی هەر لە ناوەڕاستی ڕیزبەندە. حوسێن محەممەد کەناڵی پێام هەولێر.